الو دواي دردم ما بريه جيب قريت ولو بريه شيتو ديوانه كردم او قلي ليال اي ببير وبيغمبريه هزار زار ظلم خويا ارحمنا دوري قريه محمد الشيخ ورسول محمد الشيخ ورسول سافه بيوين السريه قري الشيخ ورسول وقسي خوي هنا سريه قسي خوي هنا سريه ساعد وانا بفلتنا وانا بيت تشيلات هذا الله يصبيت بيوانا ناظم وشوم روات قصي خوي برد السريع او كرتي فاقرفات ظلام داخل قرانم تا ناردي تساوم درهات تاقري بازير بازيادي هوادا بيباردان تساوي زور كسد شكاية وي تودكا نرمى نرمى تودكا توزكا نرمى نرمى توزكا اقاداري يا رمي شيخي مدينة ومكة درباسي كوسرتي تناوي وزمانة درباسي كوسرتي تناوي وزمانة شاري وليرم درباس فكا كوسر دوزوانا صلاو لخال الريباس تناوي وزمانة ريباسي نوسينجي ويدلم لو بندانا مالي زبان الرشي زي قدرو مكولانا زيقاي دشمن داران وزيقاي سلام كشانا او هفالي ددوينم نوري تساوي كردانا والريباسي بريم ناس بدر له فرمانه أشهد سنجر قصار تساوي راسي بنيان
دەوڵەتی دەزانم شێرە کوڕە پەروەردەی دەست پیاوانە دەرباس خۆ ڕاگرە دەرباس خۆ ڕاگرە فەتانە دارەی دنیا ئەو چیژە یارم باە هەڵداری دیم نەدەکرد ئەما و ملەت دنیایە تۆ بەو چی بەدەڵەم دەکرد وەک وێس و ئوزڵەک خایە کوردی بیدەیە گازی ئەو زەربەت دەنجینایە ئادەم گەڵی مەڵمە شەو حینادی بدەڵێم وایە هەیری دگم و دوولولەی هاتوو چەمن خۆیدایە مخلیسی کاک دڵزارم هەرم بۆی لەڕێدایە لەگەڵ زەبارە ڕەشی لەگەڵ زەبارە ڕەشی بە منەتە لە دنیایە هایێدار بێ کاکەماڵ بی پارێزە خودایە وەک بابی بەزە بڕە ژینە و باب و کوڕە دەستیان دەراکەدنایە بەنوە کەرم کەبووکە نیشەبم بە حیمایە نیشەبم بە حیمایە تۆ دەکە ناڵەی بۆ پڕوا دەکە ئەی ئاغای مەلازادە دەشم کەو جەزبە منکە لەبینیێرم بابەکەم پارەی مەلازادانە دێندم بە سەیدی مەکە دێندم بە سەیدی مەکە ئەیدەردن لە دیارم زارە لێدە زارم ناچارە بڵوانە کەسی بدارە دەچێ عوسمانی بیارە دەکەندت دەبدەم یار و هەی بۆ جەز کەمتەم مەگوارە دەکەلیمە منەزانی بەندەی بەندە شایەرە ئەو ماڵەی ئاوەلدابێ ئاغای من کاک دڵزارە ئەو ماموو برازایە سەروەتم کاک دڵزارە لەگەڵ خاڵە دڵدارە بەخولیسی کاک بێسوونین تەنی دەبین بە پارە ئەی ئاغای مەلازادە بەندە خدمەت گوزارە ساوم عەرزی نابینێ توو مەس پێشم کەندارە وەبزانی $100 نەبزانی $10. ئەیە دەوای دەردەم لەیلیە قەت مەستی وەخۆی نییە دەوای دەردەم لەیلیە قەت مەستی وەخۆی نییە ئاگری لەمانە بەرداوە ماڵە بابم لەیلیە هەولی ڕوسلێمانی کۆ جوانیە وەتیانە هێ منم مەلازادە ئەو بەندەم لەگەڵیە دڵدا دەرێ بەبیلە وەڵڵاهی هێ منم وەڵڵا لەبیر نییە ئەغا ئەوە شریکە ئەوە تە دانیشتیە برای ئەو هالە هەبی دوشمن لە بۆسیە بۆ خاڵە دڵزارە هەموو بەخۆشی ویە خاڵە بێستون دەدوێنم ئەو بەندەم لەگەڵیە وارزەی عەبدوڕەزاق ئەوە تە دانیشتیە ئەو کەس و کاری منە برانەڵەی وانیە هێ منی مەلازادە قەت مەردی وەخۆ نییە پایەداری بێ سەنگەر هەموو بەخۆشی ویە هیمدادی من بۆ هیمدادی برام بەدمەس سڵاو لە خاڵە دیندار هەموو بەخۆشی ویە ئەوە ئەبوو مڕادە نەڵێ منی لەبیر نییە ئەوە ئەبوو مڕادە نەڵێ منی لەبیر نییە خاڵە دڵزار خاڵم بێ منەتم بە کەس نییە منەتم بە کەس نییە هەرزیان تازەکەت بەسەر بەندان من بۆ کۆپی دەڵێم تازەکەت بەسەر بەندان ئەوژە سڵان لە سیدات هەزار سڵاو لە سیبان هەزار سڵاو لە سیبان